بالنسبة بيست ما كان كباسي لأن سياسي كان كان بيست يكمل شد منزل رزقك. بەڕێزان ئەمڕۆ لە ژێر ڕێنمایی جێبەجێکردنی یاسای چەک ژمارە 2 ساڵی 2022 و ڕێنماییەکانی وەزارەتی ناوەخۆ ژمارە 5 و ژمارە 6 ساڵی 2023 تایبەت بە داماڵینی چەک. ئەمە دیارە ئەم بەروارەی کە دانراوە بۆ تۆمارکردنی چەکی بێمۆڵەت تا 21 هەفت کە کاتەکە بەرەو نزیک بوونەوە دەڕواتن و دوای تەوابوونی ئەم کاتە سزاکانی ئەوانی کە تا ئێستا چەکانیان تۆمار نەکردووە سزادانراوە و سزای توندیش دانراوە. بۆ ئێمە لە ئیدارەی سەربەخۆی سۆران ئەمڕۆکە لە دەستمان بە هەڵمەتی وشارکردنەوەی خەڵک کردووە بۆ ئەوەی بە پیر ئەم بانگەوازە بە پیر ئەم یاسایەوە بێن بۆ تۆمارکردنی چەکەکانیان. لە یەکەم کۆبوونەوەی ئەمڕۆکە لەگەڵ لایەنەکانی سیاسی و لەگەڵ بەڕێوەبەرایەتی ئەوقافی سۆران و هێژێتی زانایان و لایەنی ئەکادیمی زانکۆ پەیمانگاکان و هەموو ئەوانەی کە پەیوەنددارن کۆبوونەوەیەکمان ڕێکخستووە گفتوگۆیەکمان لەسەر میکانیزمی جێبەجێکردنی ئەو بڕیارە باس کرد و لێرەوە هەموو ئەو لایەنانە بە خۆشحاڵیەوە هەمویان هاوڕا بوون لەوەی کە بێکەوە بە هەماهەنگ و بە هاوکار بێکەوە هەوڵی جێبەجێکردنی ئەو بڕیارە بدەین و دیاردەی چەک هەڵگرتن و دیاردەی چەک لە سنووری ئیداری سەربەخۆی سۆران نەک هەرکەم بکەینەوە بەڵکو نهێڵین. ئەو چەکانە ئەوەی کە پێویست بیتن مۆڵەتی پێ بدرێتن و هەموو ئەو ڕێنمایانەی تێدا بێتن کە بشێتن بۆ مۆڵەتدان مۆڵەتی پێدەدرێتن و ئەوانەی کە مۆڵەتیان پێ نادرێتن چەکەکانیان لە ڕێگای مزایدەیەک بۆ ئەوەی نرخی ئەو چەکانە بزانرێتن چەکەکانیان لێ دەکردرێتەوە و پارەکان دەگەڕنەوە بۆ خاوەنەکانیان. بۆ لێرەوە دەماوێت هاوڵاتیان دڵنیا بکەینەوە لەوەی تۆمارکردنی ئەم چەکانە بەمانای ئەوە نایەتن کە دەست بەسەر چەکەکانیاندا بگیرێتن بەڵکو بەمانای ئەوە دێتن کە ڕێکخستنەوەی دیاردەی چەکداریە لە هەرێمی کوردستان لە هەنگاوی یەکەم ئێستا بۆ ئەوانەی کە چەکی بێمەوڵەتیان لە ماڵەوەیە دەبێ ئەم چەکانە ڕێک بخسترێتەوە و چەکانیان تۆمار بکەن. بۆ هەموو ئەوانەی کە لە دەستگاکانی ئاسایش و دەستگاکانی سەربازی کار دەکەن و دەستگاکانی پۆلیس هەموو ئەو دەستگایانە دەبێ مەلزەبی تایبەت هەبیتن و دوای تەوابوونی کاری خۆیان هەرێکێک لەوانە دوای تەوابوونی کاری ئەگەر چەکەکانیان پێ بگیرێتن بە نایاسایی لە قەڵم دەدرێتن. دەبێت چەکەکانیان لە شوێنی کارکردنیان بەجێ بێڵن تا دەگەڕنەوە سەردەوامی فەرمی. بەڕاستی دیاردەی چەک دەمانەوێت ناشرینی بکەن ناشرین ینی هەڵگرتنی چەک دیاردەیەکی ناشرین بیتن نەک خەڵک خۆی بە چەک هەڵبداتەوە نەک خەڵک هەڵبداتن چەک وەکو نمایشک بەکاری بینێتن. بۆیە ئەوەی جەناوت باسی دەکەمەوە ڕێگە لایەنەکان هەمومان لەسەرەوە کۆک بووین کە دیاردەی چەک دیاردەیەکی ناشرینەوە ئێمە دەتوانین زۆر شت بەدەست بێنین بەبێ ئەوەی چەکمان هەبیتن. بۆە کەسێک ینی لەگەڵ لایەنەکانی سیاسی کەسێک لە کاردایە لە ئەرکدایە ئەرکی پاسەوانیە کە ئەرکەکەی تەواو بوو تەواو ئەو پێویست ناکە بەچەکەوە بیستە ماڵەوە. دیاردەی چەکداری لە وڵاتی ئێمە زیاتر لە دەستی حەزبی دەسەڵاتدارە.